شۆلەکە خارە عەلی ئاگری دەکەینەوە ئاگر دڵی بەردوم نیگای چاوی خوماری ئەویشکاری برۆ و مژگانی تۆیە دڵی بەردوم نیگای چاوی خوماری ئەویشکاری برۆ و مژگانی تۆیە هەر تۆ سوچت نابوو چاوت منی کورد بەفەرموو چاوەکەم چاوانی تۆیە هەر من سوچت نابوو چاوت منی کورد بەفەرموو چاوەکەم چاوانی تۆیە دڵە سینەم دەرچوو و هاوارەکان دێوەستان دێوەستان ناوی تۆوە من بەو هەموو ئازارە وەرخۆشم تۆ بۆچی ڕەجەبت خۆش ناوێت دڵە سینەم دەرچوو و هاوارەکان دێوەستان دێوەستان ناوی تۆوە من بەو هەموو ئازارە وەرخۆشم تۆ بۆچی ڕەجەبت خۆش ناوێت دڵم ماتی غەم و ئیجرانی تۆیە نەخۆشی دەردی دەرمانی تۆیە دڵم ماتی غەم و ئیجرانی تۆیە نەخۆشی دەردی دەرمانی تۆیە با قانونی حورمەتی میوانی پڕسا مەیشێنە ئەودڵم تاوانی تۆیە هەر تۆ سوچم نابوو چاوت منی کورد بەفەرموو چاوەکە سوچی تۆیە دڵە سینەم دەرچوو و هاوارەکان دێوەستان ناوی تۆوە من بەو هەموو ئازارە وەرخۆشم تۆ بۆچی ڕەجەبت خۆش ناوێت دڵە سینەم دەرچوو و هاوارەکان دێوەستان ناوی تۆوە من بەو هەموو ئازارە وەرخۆشم تۆ بۆچی منت خۆش ناوێت زیار عەلی ناتوانم مشتخارە غازی ئیسقیافەت بە قوربان عەمەولۆتو لە شەوە تێکەڵبوو بەخێنە دەواریم
ببيتو يا اخبارا Çalınca David Brinka. Ney? بسر قرى دادتي لا شاف عمار بلد عسوان لا بك السيو دبابا